سردار غفار دوکانم هەیە لە قەیسری حامی بەگ لە چوارڕانی هەڵەبجە ئیشم چییە لێرە بنێشتە کوێنین لە ماڵەوە لێرەش بنێشتە کوێنم ئەم بنێشتی کوردی ئەسڵی خاڵسی خۆمانەیە کوێنین بەدەستی خۆمان چاکیەکەین ئەمە بنێشتەکەیەتی لێرە ئەوە بنێشتە کاڵەکەیە ئەمە شێوازی پاڵاوتن و کوڵانەکەی بەیەکۆیە ئەم تە لە هێڵەکەەوە بۆ ئەوەی هەر شەقەڵەشتێکی پێوە بێبی پاڵەوێت لێرەوە بنێشتە خاڵسەکە بە پاکی ئەچێتە ناو منجەڵەکەەوە لە ناو منجەڵەکەیش ئەکوێت کە کوڵا کاتی پێش بۆین وردە کەم نییە ئەوە کە خەز بوویەوە تامی ئەەکەین بزانین تەواو کوڵاوە یان ماوێتی ئەگەر مابووی دەستی لێین ئەگەر مابووی وازی لێ هێنین تا وردە تەواو خەسە بێتەوە ئەکوێت کە نەنووسا بەدانا ئاگرەکەی کوژێنینەوە منجەڵەکە داگرینە ئەرزەوە و سەهۆڵاوێکی ساردی تێیەکەین بۆ ئەوەی زوو سارد بێتەوە بنێشتی دارە هی داری قەزوانە داری بنێشتی پێڵێن داری قەزوانی پێڵێن دارەبەنی پێڵێن ئەم بنێشتە هی ئەوەیە لە مانگی حەوتە سەرەتایی بووین مانگی حەوت 25 ئاوە دەسەکرێت بە ئیشکردنەکەی تاوەکو تقریبا مانگی 9 تا مانگی 9 تا ئەو ماوەی ئیتر ئەتوانی لەو ماوەیە ئەتوانی ئیش پێی دوایی کە ساردی کرد ئەو ئیشە ناکرێت چونکە وردە سار دەبێ ئەو بنێشتە بە گەرمایەتە خوارەوە لە دارەکە خۆی سەرەتا خۆ بە بێژیتەوە خۆ بە بێژایەوە ئیکەی بە قوڕ کە کرد و بە قوڕەکە جوان خۆشەکەین ئەیکەین بە کۆچەڵە ساڵی چەند ساڵی لەمە پێش لێرە کۆچەڵە و داروشتەکەیش مەمووی دروست کردبوو بەس بەخوام ساڵ نەمتوانی ڕۆژێک 5 ڕۆژێککە ئیسراحەتی بۆکەی دوای ئەوە دەستەکەی بە چنینەوەی شوێن کەوتویسا داری وا هەیە ئێمە دارمان هەیە تقریبا نزیکی تەنەکەیەک بنێشتی تیا بێ داریشمانەیە هەر بە کەڵکی بەستن نایە دارمان هەیە 5 کیلۆ 6 کیلۆ 4 کیلۆ 10 کیلۆ 3 کیلۆ 2 کیلۆ نیو کیلۆ ئاوای بە پێی گەورە و بچووکی دارەکانە کۆی گشتەکەی وەڵی تر بڵێن بە شوێن کەوتووە شوێنی وا هەیە زۆرتری هەیە ئیتر جاران ئێستا تۆزێ بەرەکەت کەم بووەتەوە بەهۆی نەبوونی باران و خراپی خۆمان و ئەوانەوە بەرەکەت کەم بووەتەوە جاران نەفری من خۆم 270 کیلۆ 80 کیلۆ 250 کیلۆ ئیشم کردو ئەوە بنێشتم بەرهەم ئەوەنەم هەبووە بەس ئێستا بەرهەم کەمە ئەیکەیت باوەڕکە 100 کیلۆ 150 کیلۆ وردە بۆ ئەگەر ئیشی کەمتر بکەی هیوا هەیە تەنەکەیەک بنێشتێ بێ 80 کیلۆ 7 کیلۆیە زیاتری نابێت وەڵای ئێستا زیاتر ناوخۆیە جاران ئەمان جاران بۆ مووسڵ بوو بنێشت بە زۆری لە مووسڵا سەرفە بوو لە مووسڵیش ناردە سووریا بۆ بەغا بۆ مووسڵ بۆ سووریا